سیستمی هەڵبژاردننی ئەمریکا یەکێک لە هەرە نمونونەکانە لە جیهان. بەڵام هەڵبژاردننی ئەم ساڵ لە دوو ڕیانێکدا ڕاوەستاوە و هێشتا یەکلا نەبووەتەوە. ئاخوو بەلای چەپا دەشکێ یان ڕاست. هەڵبژاردنێک کە پەتای کۆرۆنا کاریگەریەکی گەورەی لەسەر هەبووە و سەرۆک ترامپ بەگومانەوە لێدەڕوانی و دوێنی شەو ڕایگەیان کە سەرۆکایەتەکەیان لێدەزیون. بۆ تێشخستنە سەر هەندی لایەنی پرۆسەکانی ئەم هەڵبژاردنە، سەلاح بایەزیدی چاودێر و شارەزا لە کاروباری نوێتەوەی لە ئێڵەتی ڤرجینیاوە ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاک سەلاح، خۆشهاتنەوە بەڕامەی کورد کۆنەکشن. هەروەک دەبینین دەنگەکان لەم هەڵبژاردنەدا زۆر لە یەکەوە نزیکن، بەتایبەت لەو ئیالەتانەی کە یەکلاکەرەوەن. پێشبینی ئێوە چییە بۆ کام لە ساغ بێتەوە، سەرۆک ترامپ یان بایدن؟ جانی سڵاو بۆ جەنابەت و هەروەها جۆگرانی دەنگی کوردی ئەمریکا. لە ڕاستیدا ئێمە گۆڕانکاری زۆر خێرا دەبینی. دوو ڕۆژ پێش کاتێک کە هەڵبژاردنەکان بەرە کۆتایی دەچوون، ئومێدێک هەبوو بۆ سەرۆک ترامپ لە ویلایەتەکانی میشیگان و پنسیلڤانیا و نۆرت کارۆلاینیا و جۆرجیا لە پێشەوە بوو، بەڵام بەرەبەرە بە هەژماردنی دەنگەکان بەتایبەت ئەو دەنگانەی کە پێشەوەخت درابوون و لەو کاونتیانەی کە زۆرتر دموکراتن بەرەبەر دەنگەکانی ترامپ کەم دەبێتەوە. و لە ئێستادا ئەگەر ئەمە ویلایەتی جۆرجیا بەڕاستی کە ئێستا بایدن و پێشکەوتۆ ئیزافە بکەین، دەتوانێت بایدن سەرکەوتوو بێت. بەڵام دیارە ئەوە کۆتایی هەموو پرۆسەکە نیە، وەکو بەخۆشم لەسەر تا ئاماژە پێکرد. دەیان فایلی دادگایی کراوەتەوە، پرۆسەشی زۆر ئالۆزاگە لەبیرمان بێ کاتی خۆی لە 2000 لە نێوان ئەلگۆر و بۆشتا تەنها لە فلۆریدا بوو 5 هەفتەی زیاتر کرد. ئێستا لە 4-5 ویلایەت دەرگیری ئەم پرۆسەن کە بە وتەی لایەنی سەرۆک ترامپ زیات کراوە. بۆیە وا بە ئاسانی پێمانیە کۆتایی دەبێت. کە سەلاح، سەرۆک ترامپ لە هەندی لەو ئیالەتانەی کە یەکلاکەرەوەن باس لە فێڵ و دەستکاری دەکات. شیانی هەیە لە وڵاتی وەکو ئەمریکا کە خۆی چاودێری زۆر لە هەڵبژاردنەکان لە جیهاندا دەکات، ڕێگا بەو جۆرە کارە بدات؟ من پێما هۆکارەکەی ئەوە چەندین شتە کاکجانی. یەکەم ئەوەی ئەم شێوە لە هەڵبژاردننی پێشەوەخت بەم ئاستا کە نێزیک بە 100 میلیۆن کەس پێشەوەخت دەنگدانیاندا و لە بەشێک لە پارێزگاکان بەڕاستی ئامادە نەبوون بۆ ئەم شێوازاگ. بۆ نمونە لە پنسیلڤانیا یا لە نەڤادا یا چەند شۆنی دیکە، چون لەم شۆنانە و ئەوەش ئاڵۆ زۆر دروست کرد کە ئەو ستەیتانەیە ئەو ئیالەتانە دادگای ئەوانە توانی شێوازی هەژماردن دەنگەکان دیاری بکەن کە هەندێک جار کێشە لە دەکەوێتەوە. بۆ نمونە لە پنسیلڤانیا دەتوانی تا ڕۆژ جمعە ئەو دەنگدانە بەردەوام بێت و هەژمار بکرێت. بۆیە ئەم شێوازەوە بەشداریەک لە ڕادەی زۆری خەڵکی ئەمریکا کە لە دوای ساڵ 1960 کە ئەو کاتە ڕێژەی پێوانی تۆمار کرد بوو لە نێوان نیکسۆن و جان ئێف کێنەدی، ئێستا زۆرترین ئاستی تۆمار کردەوە. بۆیە ئەم بەشداریە زۆرە و ئەم نائامادەبوونی پارێزگاکان بۆیە کە شێواز دەنگدان چۆن بێت. بۆیە هەموو ئەوانە ئاڵۆزێکی دروست کردەوە کە چاوەڕان نەکراوەکو جەنابش باس کرد. دەبوو ئەمریکا وەکو وڵاتێکی بەڕاستی مؤسساتی و کە بنەماکانی دموکراسی هەیە، دەبوو شێوازێکی مۆدێرنتر یا لە تەکنۆلۆژیی باشتر کەچووبا کە بتوانێت ئەم کێشەیە دروست نەبێت. کاسەڵا، چۆن دەڕوانە لێدوانەکانی سەرۆک ترامپ سەبارەت بە هەڵبژاردنەکان بەتایبەت دوێنێ شەوکەوەتی سەرۆکایەتەکەی لێدزیون؟ پێکمان بەرحاڵ هەردوو لایەن ئەمە ئەگەر بگەڕێنەوە، ئەگەر نەچینەوە بۆ 4 ساڵی ڕابردوو لەو کاتێکە سەرۆک ترامپ بۆ سەرۆکی ئەمریکا، بەتایبەت ئەو چەند مانگال دوای هاتنی کۆڕۆنا و دوات قوڵتربوونەوە شەڕی ڕەگەزی لە ئەمریکا و دواتر کۆمەڵێک پرسی دیکە، ئەو کێشە زۆر قوڵ بۆ و ڕۆژانە ئەمە دەمان بیست کە لە پرس کۆنفرانسەکان یا لە کۆبوونەوەکانی پارێزگاکان ئەو دوولایەنە زۆر دژیەکتر دەبوونەوە. و قبولکردنی ئەوەی کە لایەنێک وا بە ئاسانی بەرحاڵ مل بدا بە شتە زۆر ئاسان نییە. بەتایبەت بەرحاڵ وەکو سەرۆکتوان بۆ خۆی دەیکوت کە وەکو باسم کرد 2 ڕۆژ لەوە پێش بۆ نمونە لە پارێزگایەکی وەکو پنسیلڤانیا زیاتر لە 500,000 دەنگ ببورن لە پێشەوە بوو، بەڵام ئێستا ڕێژەکەش دابەزیوە بۆ زۆر کەم. بۆیە ئەم جیاوازی دەنگدانە یا ئەو جیازی هەژماردنەکانە هەندێک گومانی لایەن دروست کردەوە
بۆیە لەو ڕوانگە و بڕوانین کە بەرحاڵ بزانین کە وەکو باسمان کرد ئەو بنەماکانی دموکراسی لێر زۆر بەهێزاوە دادگاکان دوجارە توانن ئەو یەکلاکەنەوە ئەوەشمان لەبی نەچێ بەشێکی زۆری لە کۆمارەکان پشگیریان نەکردو تا ئێستا لە سەرۆک ترامپ کرد. بەس کاکە ساڵح چەند دەڕوان داخوازەکانی سەرۆک ترامپ چ لە ڕاگررتنی ژماردنی دەنگەکان و یاخۆت سەر لەنێ ژماردنەوەیان ئەوەی کە من لەوەش دەهرمە دوو لایانی جیاواز دەبین لە لایانی بایدەنەمە دەبینین هەموو دەنگەکانە ژمار بکرێن شعاری سەرک دروشمی سەرچیە لایانی ترامپیش دەڵێت دەنگە یاسایەکان تۆمار بکرێن دیارە دەنگ یاسایەکان ئەوەش وەکو کوتم بەپێی قانون و یاسای ئەو ویلایەتانە خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت بۆیە دەبێت ئەو دوولای هەردوو هەڵ بسەنجێندرن دوایە بەڕاستی بریار لەسەر درێکە بریارێکی زۆرتر یاساییە لێرەدا. ئاخۆ چی ڕوو دەدا ئەگەر بێت و سەبارە بە دەرەنجامەکان یەکلان کەرەوە نەبن و یاخۆت ناکۆکیان هەبێت بگومان ئەگەر ئەو ناکۆچیانە قوڵتر بنەوە بەرحاڵ کارگەری زۆری دەبێت بەسەر کۆمەلگای ئەمریکایی ئەمە بۆ خۆ دەزانین ئێستا چەند ڕۆژێکی خەڵک لەبیری سوێتەوە نەخۆشی کۆرۆنا یا توشبوونی ڕێژەی پێوانەی تۆمار کردەوە لە زۆر لە ئێستا 220,000 کەس تووشی ئەو نەخۆشیە بوونەوە و چاوەڕان دەکرێت ینی کۆمەڵک کێشی دیکە دروست بێتەوە لە ڕوبەڕووبوونەوەی تەنها چۆن کاسەڵاشیانی هەیە بڕاتە دادگای باڵا ئەگەر بێت و ناکۆکی هەبی لەسەر دەرەنجامەکان ئەگەر بچێت دادگای باڵا بە پێی یاسایەرە دەبێت دادگای محلی یا دادگای ئەو ویلایەتە ئەم شتە تەئید بکات کە بچێتەوێت تا ئەو کاتێک کە ئەو شتە تەئید نەکرێت ئەگەر بەڕاستی ئەگەر باوەڕ بەوە بکەین کە بەرحاڵ حیزبەکان کارگەریان هەیە بەسەر شێوازی دادگای ویلایەتی بۆ نمونە هەموو ئەو کێشانن لەو ویلایەتانان کە دموکراتەکان باڵا دەستن بۆیە دەبێت دادگای ئەم ویلایەتە ئەو شتە تەئید کە دوای بچێتە دادگای باڵای ئەمریکا بۆیە کەمێک زەحمەتە بەڕاستی ئەو هەموو کەیسە وەکو باسم کرد تەنها وەکو 20 ساڵ پێش فلۆریدان ئێستا 4-5 ویلایەت دەرگیری ئەم کێشەنە بۆ ڕاوەستاوە بە سیستمی یاسایی هەرکەم لە ئیالەتەکان کە مێزانی هەرکەم سیستمی جیاوازیان هەیە بێگومان بەستراوەتەوە و دیارە احتمالی سەرۆک ترامپ دڵی بەوە خۆش بێ کە دوای ئەوەی ئەمی کۆنی بارەت هەڵبژێردرا ئێستا کەمێک هاوسەنجی هێز لە دادگای باڵا بە نەفی کۆنسەروەتیڤەکان تێکچۆ بەڵام دوجاریش ئەم ئەندامانش بەڕاستی بە پێی ویژدان و بە پێی بە حەڵ یاسا و قانون و شتی خۆیان دەنگدەن بۆیە بەڕاستی چاوەڕان ناکرێت کە هەمووی ئەوان سەرۆک ترامپ دابشکێت. سەڵاح بایەزیدی چاودێر و شارەزای لە کاروباری نێونەتەوەی زۆر سپاس و بەشداری بوون و هەروەها دوێ دووبووشتنەکانت لە بەڕامیان بڕمادا هەر بژین.